بە پشتیوانی خۆی پەروەردگارمان لەگەڵ ساتێکی تریادا ئەبین، ساتی حەوتەم لە ڕای دووڕێ ڕایەک هەڵبژێرین لە نێوانی ئەم دوو ڕێیانەی تایە وەستاوی. ئەم دوو ڕێیانەش لە سەرەتاوە چینە خزمەتی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت. عومەری کوڕی عەبدولعەزیز ساڵی 99 کۆچی بوو بە خەلیفە و ساڵ و 101 کۆچی دوایی کرد. تەلەبەی شێخ حەسەنی بەسری بوو، یەکێکە لە ئیمامە موجتەهیدەکانی دین، یەکێکی وەکو ئیمامی ئەحمەد بن حەمبەل ڕەحمەتی خوای لێبێ ئەی فەرموو هەر کەسێک کە تبینی باسی عومەری کوڕی عەبدولعەزیزەکە و چاکەکانی بڵاوەکاتەوە، ئەوە بزانە لە پشت ئەوەوە مەبەستی تەنها خوایە. لەبەرەوەی لەو سەردەمەیە هەر کەسێک کە باسی عومەری کوڕی عەبدولعەزیزی بکردایە وەکو نمونەی پێشەوایەتی باسیەکە. ئەمە ئەو خەلیفە بەڕێزەیە کە سەر لە نوێ گەنجەکانی ئومەتی مسلمانی هەمووی هێنایەوە بەرەو ئیسلام. ئەمە ئەو پیاوە چاکەیە کە بوو بە خەلیفە لە دوای ئەوەی کە خەلیفەی ڕابردوو لە خۆی سولەیمانی کوڕی عەبدولمەلیک کۆچی دوایی کرد. عومەری کوڕی عەبدولعەزیز وتمان لە دایکیەوە دایکی عاصیمە کە کچی عاصیمی کوڕی عومەری کوڕی خەتابە ڕەزای خوای لێ، پیاوێکی خواناس، پیاوێکی ساحەب وەرع، یەکەمین ڕۆژێک کە بوو بە خەلیفە دوایەوەی وەسێتەکە کرایەوە و پێیان ڕاگەیاند کە تۆ بووی بە خەلیفە. خەڵکەکە هەمووی کۆبوونەوە لە مزگەوتی جامع لە دیمەشق، وتاری بۆ دان و دوای سوپاس و ستایشی خوای پەروەردگار فەرمووی: أيها الناس إني قد ابتليت بهذا الأمر من غير رأي كان مني فيه ولا طلب له ولا مشورة من المسلمين، وإني قد خلعت ما في أعناقكم من بيعتي فاختاروا لأنفسكم. ئەوا من ئەو بەیعەتەی لە گەردنتانایە وەکو خەلیفەیەک کە دێمە پێشەوە، ئەوا من ئەو بەیعەتەم لە گەردنتان داماڵی بۆ خۆتان خەلیفەیەک بە ئازادی خۆتان هەڵبژێر، چونکە من بە وەسێتی یەکێکی تر نابم بە خەلیفە. ئەو کەسە دەسەڵاتی ئەوەی نییە من بکا بە حاکم بەسەر مسلمانانە. مسلمانان مافی خۆیانە کە پیاوچاکێک لەوانەی خۆیان هەڵبژێرن و بیکەن بە خەلیفە. خەڵکەکە هەموو هاواریان کردوتیان بە غەیری جەنابەت بە کەسی تر ڕازی نابی. ئەمە قەدەری خوایە لە نێوانی ئەم هەموو زاڵمەیە گەیاندوێتی بەدەستی تۆ. ئەو کاتە هەموو بەجارێک بەیعەتیان پێدا و وەختێک کە هاتەوە بۆ ماڵەوە فاتیمەی خێزانیە فەرمێ هاتەوە گەیشتە ئەو کەنارەی ئەو سوچەی کە هەموو وەختێک لەوێ شەو نوێژیە کرد و کەوتەوە پاڕانەوە و کەوتە لاڵانەوە و زۆر گریە. وتم چیت لێ قەوماوە؟ تی آخر نابینی مەگەر چکۆڵێکی قورس دراوە بەسەر شانما. آخر من ئەبێ ئەنجا بیرکەمەوە لە هەژارێک تێری کرد، لە نەخۆشێک عیلاجی بۆ پەیاکەم، لە ڕوتێک پۆشاکی بۆ پەیاکەم، بیرکەمەوە لەو مەزلومەی مافی بۆ وەرگرمەوە، لەو غەریبەی شوێن نییە تێیچێت، لەو دیلەی کەوتۆتە بەردەست و زەلیل بووە، لەو پیرەمێردەی کەسی نییە بە خێویکە، لەو مناڵە داماوەی کە سوکاری نەماوە، لەو هەتیوەی کەسی کوژراوە. ئەمە هەر یەکێکیش لەوانە خوای پەروەردگار بە تەکید لە منە پرسێتەوە. پاشان ڕووی کردە فاتیمە وتی لە هەموو کەسێ زیاتر لە من نزیک تۆی، لەبەرەوە پێویستە گۆڕانکاری لە خۆمانەوە دەست پێ بکەین. ئەوانەی کە لە لای براکانتەوە وەرد گرتوون بە دیاری هەموویم بۆ کۆکەرەوە لە شوێنەکە، هەر هەموو جلوبەرگ و ئاڵتون و زێر و هەرچی شتێکی کە هەبوو هەمووی کۆکردنەوە. پاشان فەرموویە مە هەمووی باوک و براکەت داویە بە تۆ لە بەیتولمالی مسلمانان، یان ژیانی هاوسەرێتیمان لێرەوە قەتعەکەین و جیابینەوە لە یەکتری، یان ممکن نییە قبولکەم ئەم ماڵای بەیتولماڵە لە ماڵما بێ و من بوومەتەوە بە خەلیفە. فاتیمەش خوا جەزای بداتەوە وتی من ڕازیم بە هاوسەرێتیەکەی تۆ و کەلوپەلەکانی شەمووی بخەرەوە بەیتولمال.
پاشان هاتە مزگەوت و وتارێکی دا بۆ هەموو کەس و کارەکانی ئەوانەی بەنو ئومەیە کە پارە و سامانیان لەلایە بێن تەسلیمی کەنەوە بیهێنەوە بۆ بەیتولمال. لە مدەی 2 ساڵی تەمەنی حکمی خۆیە هەرچی کەسێ پارەی بەیتولمالی لابوو هەمووی جێڕایەوە، تەنانەت ئەوانەی کە والی وەزیر کاربەدەستی سولەیمانی کوڕی عەبدولمەلیکیش بوون لە پێش خۆیە، هی هەر هەموویانی هێنا سەرەتا داوایان کردوتیان ڕاتبیان بۆ ببڕەرەوە، وتی ڕاتبیشیان بۆ نابڕمەوە چونکەوانەیە سە کاربەدەست نەماون هەتاکو من ڕاتبیان بدەمێت، با بڕۆن کەسابەتی خۆیان بکەن وەکو هەموو خەڵک و ڕەعیەتە. لە دووەم ڕۆژی کە ئەڕۆیش بۆ دارولخلافە موکیبێکیان ڕازاندبەوە غەڵبەغەڵبێ دروست بووتی ئەوە چییە؟ وتیانەوە موکیبی خلافەیە، ئەوە هەموو ئێستر سوارانە و ئەسب سوارانە هاتوون و بەڕەسمی و ئەوە مدیری پۆلیسە لە پێشتەوە ڕاو شمشێرەکەی لەبەر لوتی ئاگرتووەکو مەراسیم فەرمووی ئەسپەکەی خۆم بدەنێ، هەموو ئەوەی کە هەیە لە بەرچاوم هەمووی بخەنەوە بەیتولمالەوە. وەختێک کە بە ئەسپەکەی خۆشی چوو بۆ دارولخلافە پاچی کردەوە هەرچی شتێکی تیا بوو لەو هەموو زیادە ڕۆیەی کە کردبوویان هەمووی خستەوە بەیتولمال و حەسیرێکی هێنا لەسەر حەسیرەکەی دانیشت و وتی خەڵکی نەفەرموو گوێم هەڵخستووە بۆ مەزلومیەتی ئێوە بزانم چێ مەزلومە با مەزلومیەتەکەی خۆی بڵێ. ئەمە ئەم پیاوە ساڵ حەنازدارەیە کە فاتیمەی خێزانی باسیەکە دوای مردنی ئەفەرمێ بەخوا قەسەم لەو ڕۆژەی کە بوو بە خەلیفە هەتاکو ئەو ڕۆژەی جانی سپارت غوسڵی لە جەنابەت دەرنەکردووە. ئەڵە جارێکیان وا هات بە بیرما وتم نەوەکە دڵی لەسەر من لاچوو بێ، جارێک بە گەنجی لە زمانی خۆیان باسی ئافرەتێکی بۆ کردبووم ناوی هێنابوو، وتم ئەڵێ چی فڵان کەس بۆ داخوازی بکەم ئێستا بێوە ژنە. عمەری کوڕی عەبدولعەزیز فەرمووی ئەو زەمانە ڕۆی ئەو کۆڵەی ئێستا لەسەر شانمە هی ئەوە نییە بیر لە هیچ شتێکی تر بکەمەوە تایە. ئەم عمەری کوڕی عەبدولعەزیزەی کە لە ماوەیەکی زۆر کەمە برایانی بەڕەزم جا بشزانن کە عمری 38 ساڵ بوو بە خەلیفە، یعنی لە هەڕەتی لاویشایەتی کە ئێستا هیچ پێداویستێکی نەماوە لەبەر هۆشی قیامەتی خۆی و هەستی مەسئولیەتی ناپەڕژێتە سەر نەژن نەماڵ نەسەروەت و سامان. لە سەردەمی ئەوە عیلمی شەرعی بوژایەوە، گەنجەکان ڕوویان کردەوە دین، بە هەزاران خەڵک مسلمان بوون. لەبەرەوەی لە پێشتر لە زمانی سولەیمانی کوڕی عەبدولمەلیکاوی مسلمان نەبوو بوو جزیەی ئەدا، کە مسلمانیشە بێت جزیەی لەسەر نامێنێ، تاوای لەهات ئەو هەموو واریداتەی کە ئەهات وەکو جزیە بۆ بەیتولمال هەمووی وشکی کرد. عمەری کوڕی عەبدولعەزیز ڕەزای خوای لێبێ فەرموو چ پارەیەک هەیە قیمەتی هەبێ بە قەدەرەوەی کە یەکێک لەم خەڵکانە مسلمانە بن. پوری هات بۆ لای وتی خزم و کەس و کارەکانت هاواریانە و هەموو فەقیر کەوتون و یارمەتیەکیان بدە، لەو ماڵ و سەروەت و سامانەی خستوێتێ بەردەستە. عمەری کوڕی عەبدولعەزیز دینارێک کە ئەو کاتە تەبعەن ئاسن بوو، دینارێکی ئاسنی خستە ناو کوورەیەکە و ناو ئاگرەوە کە سوور بۆەوە هێنای بە مقاشە گرتی و هێنایە پێشەوە لە پوری وتی ئەمەیان بۆ ببە بەڵام بە گەرمی بیگرە بەدەستیشتەوە. وتی جا چۆن نەتوانم بیگرم بەدەستمەوە کە ئەم سووتێنە و دامە پلوخێنێ. ئەی چۆن عمەری کوڕی عەبدولعەزیز دانا پلوخێنێ لە جەهەنەما چ ئاگرێکی تر چاوەڕێمانەکە. ئیمام ابن الجەوزی ڕەحمەتی خوای لێبێ لە سیرەی عمەری کوڕی عەبدولعەزیزە ئەفەرمێ ئەڵێ بۆیان گێڕامەوە کە کاتێک عمەری کوڕی عەبدولعەزیز کۆچی دوایی کرد 11 مناڵی هەبوو، 17 دیناری لە دوا بەجێمە، بە 5 دیناریان کفنەکەیان بۆ کڕی، بە 2 دیناریش قەبرەکەیان کڕی. پاشانەوی کەمایەوە تەوزیعان کرد بەسەر کوڕەکانیە، یەکی 19 درهەمیان بەرکرد، کەس دیناری پێ نەبڕا. پاشان عەبدوڕەحمانی کوڕی قاسم ئەجێڕێتەوە ئەفەرمێ لە بەراوردکردنی حاڵی عمەری کوڕی عەبدولعەزیز بە حاڵی هیشامی کوڕی عەبدولمەلیک کە خەلیفە بوو، کوڕەکانی ئەو لەگەڵ کوڕەکانی ئەم سەیری ئەم دوو هەڵوێستە برایانی بەڕێزی من. عەبدوڕەحمانی کوڕی قاسمە فەرمێ هەروەکو ابن الجەوزی لێ ئەجێڕێتەوە فەرمێ کە هیشامی کوڕی عەبدولمەلیکیش مرد 11 مناڵی لە دوا بەجێمە، هەروەکو عمەری کوڕی عەبدولعەزیز.
وەختێک میراتەکەیان تەوزیع کرد هەر کوڕێکی هەزاریان بەرکەوت، یعنی 1 ملیۆن دینار. بەڵام زەمان هات و ڕۆی کوڕی عومەری کوڕی عەبدولعەزیزم بینیەوە کە لە یەک غەزوە فی سەبیل الله 100 ئەسپی هێنا کردی بەخێر. کوڕی هیشامیشم بینی خەڵک خێری پێک. سەیری کەن برانی بەڕێز، چونکە عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزای خوای لێبێ لە کاتی سەرەمەرجا بوو کە سەیری وەزعی ماڵ و مناڵەکەی کرد، زۆر بەزەی بە کوڕەکانی هاتەوە. ڕاکشا بوو، دوایی فەرمووی سەرینێ بخەنە بن پشتم و دامنیشێنن. دایان نیشان مەسلەمەی کوڕی عەبدولمەلیک کە هەر وەکو برای وابوو پێکەوە ئەژیا بوون کوڕی عەبدولمەلیکی کوڕی مەڕوانە. ئەویش پێی وتوتی ئاخر تۆ ئەڵێ من ماڵ و مناڵم هەموو دەمی ماڵ و مناڵم گرتوتەوە، تۆ ئەڵێی دەمی ماڵ و مناڵم گرتوتەوە لە بەیتولمالی مسلمانان، هەر هیچ نەبێ حەقی خۆیان بدەرێ. وتی مەسلەمە، من لە ماوەی ژیانی خۆمە مافی ئەوانم زەوت نەکردبوو، ڕێم لێ نەگرت بوو، بەڵام ماڵی خەڵکی تریشیان نادەمێ. ئەوەی کە خۆیان پێیەکەنی خۆیانە، لێم وەرنەگرتوون بیخەنە بەیتولمالەوە. ئەوەی بەیتولمالیشە نامەوێ بیان دەمێ کە مڵکی خەڵکێکی ترە. ناشمێ شتێکیان بدەمە کە هی ئەوان نییە. مناڵەکانی من لە دوو ڕێیانێکە، یا بن بەو پیاوە ساڵحە پیا و چاکە لە خواترسە، ئەگەر واشیان لێ هات خوای گەورە ڕزقیان باشترە دا وەک لە من، چونکە خوای پەروەردگار وعدی داوە بەوەی کە ئەو کەسەی کە لە خواترسە و متەقیە خوای گەورە دەرهەقی فەرموویەتی یەرزقه من حیث لا يحتسب، لەو شوێنەی ئەو خەیاڵی لێ ناکاتەوە لەو شوێنەوە ڕزقی بۆ دێ. ئەگەرم کوڕانەی منیش ساڵح بن ئەوە حتمما خوای گەورە سەرپەرشتیانەکا، چونکە خوای پەروەردگارە فەرمێ وهو يتولى الصالحين. و ئەگەر تاوانکار دەرچن و گوناحبار دەرچن، ئەوە من بۆ خۆم یەکەم کەسە بم کە سزا وەرەگرم لەوەی سەرۆت و سامانێکیان بدەمێ لە گوناحا بەکاری بێننەوە. لەبەرەوەمە دوو ڕێیانێکە حتمما خوای پەروەردگار داوای هەڵوێستمان لێ ئەکاتیان. پاشان ئەفەرمێ هەردوو چاوی فرمێسکی تێگەڕا و سەیرێکی مناڵەکانی کرد و پاشان بێدەنگ بوو. دوای ڕووی لە هەمویان کرد و فەرمووی کوڕانی خۆم، دوو ئیختیارتان لەبەردەستایە، یا ئەوەیە دەوڵەمەندتان کەم و باوکتان بچێتە جەهەنەم، یا ئەوەیە بەم حاڵەتانەوە بەردەوام بن و باوکتان بخاتە بەهەشت. واش نازانم لەبەر خاتری دەوڵەمەند بوونی خۆتان باوکتان بخەنە ئاگری دۆزەخەوە. ئەوانش سەریان بادا و ڕازیبوونی خۆیان بۆ دەربڕ. ئەوجا فەرمووی دەی ڕەحمەتی خواتان لێ بە هەر یەکەش بڕوا بۆ ئیشی خۆی و خوا ڕزقی حەڵاڵتان بدە. سەیری کەن برانی بەڕێز، ئەمە عومەری کوڕی عەبدولعەزیزە، خەلیفەیە، بەڵام چونکە دیندارە پیاو چاکە بە عیلمێکی شەرعی پەروەردە بووە. حەسەنی بەسری دیوە، خیاری ئەو سەحابە بە ڕێزانەی بینیوە بزانە چ دەرسێک لەوانەوە فێر بوو. دەیانی وەکو محەممەدی کوڕی واسعی بینیوە لە بەسرە وتاریەدا بۆ تەلەبەکانی، ڕووی کردە تەلەبەیەکی نزیکیانی وتی وەسێتی ئەوەت بووە کەم کوڕم ببی بە پاشای دنیا و ئاخیرەت. تەلەبەکەش سەیرێکی کرد و زۆر بە تەعەجوبەوە فەرمووی مەگەر چۆن نەتوانم ببم بە پاشای دنیا و ئاخیرەت. محەممەدی کوڕی واسع فەرمووی اذهب بعرض الدنيا تكن ملكا هنا بالاستغناء عما في أيدي الناس وملكا هناك بالفوز بما عند الله من حسن الثواب. زاهدانە بژی تەماعەت لەوایە نەبێ کە لە دەستی خەڵکیایە، چاوەڕێوە مەکە بەوەی دەستی خەڵکی دەوڵەمەند ببی، ئەوە لێرە ئەبی بە مەلیکیان. و بە تەئکید لەولاش خوای پەروەردگار لێ ڕازیە بێ و بەو پاداشتە زۆرەی ئەداتەوە وەکو ژیانێکی پاشایانە ئەدژێنێ.
یەکێکی تر پێی ودوتی شێخی بەڕێزمان ئینی لە ئوحیبوکە فی الله تی من لەبەر خاتری خوای گەورە تۆم خۆشەوێ ئەویش فەرمووی ئەحەبەکە الله الذي أحببتني من أجله خوای گەورە تۆشی خۆش بێ وەکو کە منت خۆشەوێ لەبەر خاتری ئەو پاشان ڕۆیشت و هەر لەبەر خۆیەوە ئەیود اللهم إني أعوذ بك أن أحب فيك وأنت لي ماقت خوایە پەنا ئەگرم من کەسێکم خۆش بوێ لەبەر خاتری تۆ بەڵام تۆ منت خۆش نەوێ و تۆ من ببوخزێنی ئەم پیاو چاکە سادقانە لەبەردەستی یاوەرانی پێغەمبەری نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام ئاوا پەروەردە بوون دنیا کەوتبووە بەردەستیان بەڵام ئاوڕیان لێ نەئەدایەوە بەرپرس بوون خەلیفە بوون والی بوون بازرگان بوون کاربەدەست بوون دەوڵەمەند بوون مەگەر مەحوی شێخی شاعیری خواناز دەرهەق بە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام کە مەدحیەکە لە قەسیدەی بەحری نور دوایی دەرهەقی نافەرمێ لەگەڵ ئەم هەموو احتیشامە یعنی لەگەڵ ئەم هەموو پلەپایە بەرزەی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام کە جبریلی سەناخوانە کە خوای گەورە مەدحیەکە و کە ئەوە فەرمێ ئەدەبەنی ڕەبی فەئەحسەنە تەئدیبی ئالەمەیە فەرمێ لەگەڵ ئەم هەموو احتیشامە زوهدی دنیایی تەماشاکە کە یەک لە تنانی جۆ بوو قوتی یا خورما دووسێ دانە